سلااو لە دوای چەند مانگێک و بەداخەوە هەر بەردەوامی شەپۆلی کۆرۆنا هەیە یعنی خۆشحاڵە بووین نەکەر من هەر جیهان بەگشتی خۆشحاڵە بووین بمان و تا دوای نەمان و ڕۆیشتنی شەپۆلی کۆرۆنا بەرنامەکانمان ئاساییەکەینەوە بەڵام وەک لە بەرنامەی ڕابردووە ئاماژەم پێەیە کۆرۆنای تر هەیە وەکو میوانێکی ڕەزا تاڵ وەکو میوانەکانی بەرنامی پێشترم وتیان ئیترە بێ ژیانی لەگەڵا بکەین چۆن چۆنی ئەوە ئیتر لەمە دووە ئیشی پزیشکە دەروونیەکانە ئیشی پزیشکە تایبەتمەندەکانە لەو بوارە و ئیشی کۆمەڵ ناسەکانە ئیشی دەروون ناسەکانەکە وامان لێ بکە لەگەڵ یا بژین و ناشکرێت وەکو لە چەند مانگی ڕابردووە ئەو بەردەوامیە یامان بوو بە بەرنامەکان لە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ناکرێت ئەو بەردەوامیەمان هەبێ لە بەرۆی تر کۆمەڵگەشت لەم لاوە پێویستی بەم جۆرە بەرنامانەیە پێویستی بەو دیاردانەیە کە ئەیترە بێ دەستی تێبکەین ئەیترە بێ وەکو برین سەیری بکەین بەرنامەی ئەم جارە بە چیرۆکێکی خۆم دەست پێەکەم و داوای گەردنازایش لە چەند شۆفێری پاسێکەکەم کە لە ژیانی خوێندکاریمان لە ماوەی ڕابردووە تووشی بووم و ئێستا داوای گەردنازاییان لێکم ئەو بابەتەش ئەو دیاردێش دیاردەی وێرکردن یعنی سەیرەکەی کابرا 250 دیناری پێ ئەوێت چایەک بخوات و بڕوە کە هەڵەسێت 2-3 دینارە بێ بە یا ئەبێ چاخانەکە جێبێڵێ و چانەخوا یعنی ئەم هاتو هاواری وێرکردنە لە کوردستانە بەڕاستی کولتورێکە کە لەگەڵ مرۆڤایەتی مۆدێرنە ناگونجێت چیرۆکەکەی من لەسەر وێر ئەوەیە لە ساڵانی ڕابردووە کە خوێندکار بووم یعنی من بۆیە بەمە دەست پێەکەم بۆی کە ئەو دیوەی وێرکردن ببینی من خوێندکار بووم ڕۆژانە و کاتە پاری دینار بوو ینی هەمیشە 2 دینار مەتوانی بەرم بۆ مەکتەب دینارێکی بە پاسەکە پێ ڕۆیشتم دینارێکیشی لەوێ شتێکمان پێ خوارد و لەو سەریشۆ بە پێگەڕامەوە چەند جارێک لە ناو پاسا تووشی و حاڵەتا بووم کە تووشی هاوڕێیەکە بووم تووشی برادێکە بووم بەهۆی وێرکردنەکەی ئەوە ئەگەر پارەکەم باە من نەمەتوانی لە فەکە لە مەکتەب بخۆم چەند جارێک ئەم شتم کردووە کە پارەی هاوڕێکەم وتومە پارەکەت مێ ئەویش نەیاوە بەڵام شۆفێرەکە دەستی کردووە بە بۆڵەبۆڵ کەسێک پاری نایەوە کەسێک پاری ناوە ئیتر ئیدامە بە بۆڵەبۆڵەکەوە تا دابەزی ینی لەلایەکی ترۆ سیرەکەی لە چێشخانەیە گەتوێ نان بخۆی پارەکەی گیرفانت ئەوە نییە و هەر بەشی خۆتەکە ناسیاوێ خۆی پیاکە ئیتر ئەنوا ئەشکال کورتورمان بۆ دۆزیوەتەوە ئەگەر ئەم پێش ئەو بێبێ ئەم پارەکەی ئەو بە ئەگەر ئەو دوای ئەو بێبێ ئەم پارەکەی و بە وەڵحاڵ ئەم مجاملەیە ئەم جۆرە لە کللتورە کە بۆتە کولتور لە کوردستانە شایانی ئەوەیە کە بەرنامەی لەسەرکەین چکە ڕووداوێکە ڕۆژانە بەرهەمومانەکەوێ و بە خۆشحاڵیەوە بە میواناری بیلال سعید ڕۆژنامەنووسی ئابووری خۆشحاڵم کە چەند بەرنامە لەگەڵمانە بەشداریت و وەک سەرەتا ژوتم لە ڕووی ئابووریەوەی تر قسە بۆ کەسمان نایڵیتەوە جەنابە بەخێر ئازێتە کێشە هانا بابەشێخ گەشە پێدەری ئابووری جەنابیشت بەخێر بی لە کۆمپانیاکی گەورە لە کوردستانی شەکەی و هاوسەری بەڕێزیشت کورد نییە بابزانین ئەم دیاردەیە لە نێوان ئەم دوو کولتورە چۆن چۆنی مامەڵی لەگەڵاکەنەوە و هەروەها بۆتان عەبدوڵڵا یاریدەدەری کۆنسوڵی سوید لە هەرێمی کوردستان جەنابیشە بەخێر بی جەنابیشە هەموو پۆستەکەت هەموو کۆی کە لە ناو دوو کولتورە ژیاویت ئەمانەیە ئاواسیە چوار قۆڵی باسی ئەم دیاردەیە بکەین مامۆستا بیلال بە کورتی جوابم بەرەو چکە پاکێجێکی سەرنجڕاکێشمان ئامادە کردووە با بیبینین ئەم دیاردەیە هی ئەوە بوو بەرنامەی لەسەرکەین مادام باسی گیرفانەوە باسی پارەی تاک بە تاکیەمەیە ئەگەر بۆ هاوڵاتیەکیش بێن پێم وایە بابەتێکی گرنگەوە شایانی ئەوەیە لەسەری بۆستین و قسەی لەسەر بکەین چونکە جێی باسە من ئەمڕۆ لە پێیجەکەی خۆم کە نووسی بووم لای ئێوە 6 تا دیاردەی وێرێڵێ بەڵێ مادام بوونی هەیە بەڵێ شایانی ئەوەی قسەی لەسەر دەستخۆش پاکێجێکمان دروست کردووە بۆی کە بەرچاو ڕوونتر بین لەسەر دیاردەکە و بابی نەربین لێوارەوە چەند چات خواردووە؟ وڵی 2 چاپ خواردێ ئەوە برادرە؟ ئەوەش 1 چای خواردێ سەکەتەوە بوو چێ پاری چیە؟ وڵی یەکمان دەیدێنەمە مناقەشە دروستە بێ لەسەر کام تا پارە دەدەن؟ ناوە لە خۆ ئەوروپای هەر کەس پارەی خۆی بدە ئێرە تعاملە وەزعی ناکە
احتیاجیه ینی پاری کمی دەدەن خو ئەوروپا نێبرێ هەرکەس خوشک و برا بچن لە مەتعامی دانیشن هەرکەس پارێ خۆی بدە لۆمەوانێ ئەمە عشایرین چتوانە ئەم زاروێ دەچا پازە چای دەبن بەخوای پارێ پازە 20 کەسە دی ئارێ ڕەنگە هەندێک زار هەیە ئینسان دەکەوتە حالەتێکی شەرمەوە ڕەنگە برادەرێکی دێ دەڵێ لێگەڕێ پارەکەت من واست دەکەم زاری وا ڕەنگە سەیری جیرفانی خۆی دەکا کەتیتە مووقفەکی ناخۆش ڕەنگە جیرفانەکەی ئەوەندێ لە جیرفاندا نەبێت کە بتوانی پارێ سێ برادر بدا هەر کەس پارەی خۆی بدا بەڕاستی ینی سیستەمی دنیاە وایە لەم چایخانە کۆ دەبینەوە ینی ئەو شتە لە ناو ئێمە نییە چکە ئەمە بەردەوام ڕۆژانێرانێنە هەر کەسە و چیت خواردێ دەچێت دەرێ پارێ خۆ دەدەی و تەواو زۆر جارژێ و ئەو نوکتەیە هەیە کە دوو کەس دەچنە سەر دەخیلەکە دەرێکا کە ئەمەریچیانی ینی هەر کەسە و پارێ خۆت زۆر جار تووشێ و مووقیفە دەبین لە بەتایبەت مەسەلەن جاگە بچینە مەتعامەکی شتێکی مناقەشەی دەکەتەوە بینی من و هاوڕێیەکەمان ئەمن پارەکەی واصل دەکەم یاخود ئەو واصل دەکاتن لەو حالەتە خاوەن شوێنەکە یاخود خاوەن مەتعامەکە یاخود هەر پیشەک بیتن ئیستیغلالی مووقیفەکەی دەکا مەسەلەن لە بۆ نمونە من دەزانم خواردنەکە بای 15,000 ئەو داوای 8,000 دەکە یاخود 20,000 دیناری دەکاتن ئەو کەلتورە لەناو ئێمە هەرمایە بەڕاستی بەس ئەم وەک خاوەن کارەکە ئیش دەکەم لە چایخانەیمە زۆری نەفەرەکان 5 هاوڕێ 4 هاوڕێ دێن هەم ڕۆژێ بە مەعەدەلی لەوێن دەرن دەڵێن ئەو دەرێتن ئەمنی تو واصل دەکەم ئەو دەرێ من واصل دەکەن بەس ئەم لە دری خۆم حەزم لێ چکە جاری وایە دا 15 چای دەخۆن لەو نەفەرەکی زۆرە بە تەنێ 10,000 بداتن لە بۆی زەحمەتە بەس ئێستا بەخۆم کە لە سەدەخیل بم دێنم کاکە ڕاوەستن بار کەس 1,000 دیناری خۆی بدە یان 1,500 دا لەو نەفەرەکی 10,000 زۆر ئاساییە پاری ڕفیقێکت واصلکە یا مناقەشە دروست بێ لەسەر چه پارە بە ئاساییە خۆمە ینی خۆم شەماچە ئەوروپی نینە دوو برادر دادەنیشین تو قاوەی دەخۆن هەرکەس پارێک خۆی دەدا یان برادێک دێ خزمەک دێ شتێک دێ ئەو هەر جوان نیە لەکن ئەمە جوانی وەکو کۆمەلگەیەکی کوردەواری زیاتر بەیانیان مشتریمان زۆرە لێرە زیاتر لەسەر 50 مشتریمان دێتن جارجارەوەی دەسە خواردن دروست دەکەم و هێرکەوشت دروست دەکەم مشتری دی هەڵەستی یانی من پارادەم ئەبێتە شەڕ یانی بەڕاستی سۆشتە ئەو زۆر زار مەستەن دێنە مشتریەکانی خۆمان دەڵێن کاکە هەر کەس و پارەی خۆی بدە ینی نەک چێشە و جۆتەکەن بە جۆتەکەی ناوەڵە زۆر زار بەجێمان ناکەن زۆر زار ئەوەڵی ئللا منەیدەم ئەو سوێندەخوا مەسەلەن سوێند دوشتی وەستەرە منەیدەم ینی زار وایە کێشیان بە دروست دەبێت دەستخۆش کاک بۆتان بەشێک بە جۆرێک لە جۆرەکان وەکو تەشیرێک باسێک ئاڵێ با بخۆ وروپانیە منەش کەسی و پاری خۆی بە تۆ پێکە لە کوردستانە بوو سەردەمانێکی زۆریش بێستاشەوە سەفەرت هەیە و بەهۆی ئیشەکەشتەوە پێکیشت لە ڕۆژاوای و بیزاد وڵاتی سویدیش شایەتمان بەکام لابێنین یان ئێستا من وەکو هاوڵاتیەک لە کوردستانە ڕاستێ وەکو دیاردەیەکی نەشیاو بەرنامەمان لەسەر دروست کردو بەڵام شایەتمان بەکام لایبێنین یعنی ئەوە تەواوە کە هەچ کەسی هەڵسێ کابرا چایەگەخوا بە 250 هەستێ وەکو وتی 10,000 بە یا ئەوە تەندروستاس کەسێت چاقی خۆی بخەوە بە بێوەی و بە بێدەنگ و بە بێسەنگ بچێتە دەرەوە و 250 خۆی بات و خواحافظ کامیان تەندروستە پێشەکەی زۆر سپاس دەکەم کە میوانداریت کردم بۆ بەرنامەی بەڕێزت و بابەتێکی زۆر ڕاست و دروست و گرنگت هەڵبژاردووە کە تایبەتە بە یان بار و دۆخی ئێستای قەیرانی دارایی من کوڕی ئەم شارەم بەڵام بە حکمی ئەوەی کە ماوەیەکی زۆرە لە وڵاتی سوید ژیاوم و ئێستاش ڕۆژانە لەگەڵ سویدەکان کارەکەم بە حکمی ئیشەکەم جاوام لێ هاتووە کە ڕۆژانە لە نێوان دوو کولتوری لە یەک جیا بژیم هەموو ملەتێک هەموو ینی وڵاتێک دابوونەرێتی و کولتوری تایبەتی خۆی هەیە و شانازی پێواکە ملەتی ئێمەش کوردیش خاوەن دابوونەریتی و کولتوری خۆیەتی بەڵام بەڕای من
بەهۆی ڕوودانی گۆڕانکاری بەسەر سیستمی ژیان دەبێت ئەو کللتورانش گۆڕانکاری بەسەردا تێبپەڕێ بۆ نمونە لە دێ و دێهات و شارۆچکەکان و گوندەکانی ئێمەی پێشینان کاری هەرەوەزی هەبوو یعنی کاری هەرەوەزی چیە مەسن بۆنمە دروستکردنی باغێک دروستکردنی خانوویەک ڕێگایەک بیستانێک هەمویان بەیەکەوە ئەیان کرد بەڵام ئێستا ئەو کارە هەرەوەزیانە کەم بوونەتەوە یعنی خەڵک هەمووی خاوەنی یعنی ئەکرا احتیفاز بۆ کللتورانەوە بکرایە بەڕاستی بەڵێ بەڵام ینی ئێستا کە گۆڕانکاری بەسەر سیستمی ژیان هاتووە جا بۆیە بەڕای من دەبێ ئەو کللتوراش ینی گۆڕانکاری بەسەر دابێ جاگەر باسی ئەزمموی خۆم بکەم لە وڵاتی سویدان یان وڵاتانی سکەندناڤی سیستمی ژیان لەوێ زۆر جیاوازە ینی زۆر فەرقی هەیە لەگە وڵاتانی ڕۆژهەڵات ینی بە تایبەتی سویدەکان قەت ڕێگا نادەن 1 کڕۆن کە ناوی دراویان کڕۆنە 1 کڕۆن بە فیرۆ بڕوە ینی هەمووی زۆر ئاگداری دارایی یعنی بۆ نمونە ئەفوم کە ینی دای نەناوە کە ئەچێت ماکدۆناڵێگەخوا ئەچێت لەفەیەگەخوا فاسفودێگەخوا دای ناوە $10 بۆ ئەو ژەمەی دانێ ئیتر دای نەناوە لە پڕچوار کەس خۆی پیاکە ژەمەکەی $40 بکەوێ بەڕاستی لای ئەوان ئاسایی نییە ئەو من بە کوردەواری خۆمانە پارەواصلکردنی یەکتر ینی لای ئەوان شتێکی ئاسایی نییە باشە تۆکو تەجروبەیەکی هەردوو ژینگەکە کامیانە لا ئەوەترە ینی کامیانە لا پەسەندە وەکو تەجروبەی ژیانی خۆت و خۆشببختانە پیاوێکی کامەڵی دوو تەجروبەی ژیانە هەیە لە هەردوولا کامیان بەتەن دروست دەزانێت من پێم وایە پارە واصلکردن ئەو کللتورە نەمێنێ باشترە باش ینی ئەبێ بە پلان بێ دەستخۆش منەمێ ینی شتێک ڕوونکەمەوە ینی خوا نەخواستێمە لەم بەرنمەیە لە کللتوری کوردی کەم ناکەین و ینی ئێمەدایان بەرنامەمان کردووە کە کللتوری کوردی چۆنیە کام کللتورانە گرنگە پەری پێبین و بیهێڵینەوە کام کللتورانە گرنگە کە نەیهێڵینەوە بەڕاستی ینی با ئێمە تۆزێک بڕۆمانسی و عاتفی سەیری بابەتەکە نەکەین ڕاشکا و بین هەندێک برینمان هەیە بێ دەستی پێ بکەین ئێستا ئەم برینە بەڕاستی ئەبێ ئەو بەڕێزانە تێبگەێنین لەوەی کە بەپێی زانست بەپێی واقع بەپێی ئابووری بەپی کۆمەڵاتی تێبگەینین کە ئەم شتێکی هەڵەیە کاتێک کە تۆ چیتە دەرەوە ڕەنگە 2000 دانا بێبی بە چاو لە فەیەک بیخۆی کاتێک کە ئەم 2000 بێ بە 6000 لەسەرێ ناباڵانسی دروستە بێ بەڕاستی خانم جەنابەت ئێمە باسی کاک بۆتانمان کرد کە لە ناو دوو کللتورایە بەڵام جەنابەتە هاوسەری بەڕێزت پێما بێ کورد نییە تۆ ئەو فێری وێر کردووە ئەو توی فێری وێر نەکردن کردووە بدایەت سەرەتا سپاسی پرۆگرام و داوەتانەکەم ڕاستیەکەی شتێک زۆر گرینگە لە ژیانە ینی من ناڵێم پارەکە من ئەیدەم یا ئەوەیدا لە نێوانی دوو هاوسەرە پارەی جیاواز نییە بەڕای من ینی بەلانی کەمەلای ئێمە وایە بەڵام وەکو کللتوری ئەو ڕاستە ئەگەر برادر پێکەوە ڕۆنە دەرەوە وشتێکی زۆر جوانیان هەیە بیدایەتی عیلاقەمان بوو برادێکی دیکەیان بوو کە هەمومان پێکەوە لە دەرەوە بووین وتی ئێمە ستایلمان داش ستایل نییە هۆڵندی نییە یعنی ئەگە پارەت نەبوو بۆ هەمومان با نەڕۆینە دەرەوانێت بەس لە لای ئێمە من بۆ خۆم وەکو کەسێکی وەکو ئافرەتێکی ئیشکەر کە خۆم پاری خۆم هەیە و مێردەکەم بە هەمان شێوە پاری خۆی هەیە ئەسایی ئەگە بڕۆینە دەرەوە هەر کەسێک بۆ لەگەڵ برادەرە من پارەی مێردەکەم بدەم مێردەکەم پارەی من بدا ینی فێرە کردووە طبعاً ینی زۆر من بۆ خۆم زۆر بەشی ئابووری ڕەزیل نیم بەس بیری لێەکەمەوە ها بە ئەبێ بۆ هەر شتێک پلانت هەبێ کە سەرفی باشە تۆ لە واقع ئابا قسە بکەین یعنی ئێستا ئەمە کاک بۆتان لەملا و لەولا بۆیە ئەو ئینتباعی بەشێکی هاوڵاتیان لەسەرەوە دروست بووە کە خۆ من ئەوروپی نیم ینی بە شتێکی ناشرین باسیەکە کاک بیلە یعنی هەندێک جار منطقە با وەکو هاوڕێ قسە بکەین واز لە پیشەکە بێنین یعنی منطقە تۆ لەگەڵ خۆشەویستەکەدا بچیتە دەرەوە هەچ کەسە و پارەی خۆی بە یعنی ئاساییە ئاسایی نەوەکو لە باسم کرد ینی من برادرمەیە بۆی نووسی و مەڵێکا کە من خێزانەکەم ئەوروپیە خواردنی سەگەکەمان ماگانە تەقسیم دووە یعنی ئەمە ئاساییە ئەوە نەورتیکەیتەوە
من ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم ینی جودای کەینەوە ئێمە باسی مەسەرەن لە چایخانە با بڵێن لە مەطعەم ڕاستە بینی ژن و مێرد ئەوە شتێکە ینی ئاسایی نییە خصوصیات هەیە تۆزێ خصوصیات هەیە بینی ژن و مێرد ئەو خۆیان ڕەچە ئەوەیەکن حەلێکن بەڵام کە من خۆم لەکە لە ئابووری خۆم بدەم و کە من ئابوووریەکەم زەعیف بێ و بڕۆم بۆ خاتری ئەوەی کە بەرامبەرەکەم بە کوڕێکی باشم بزانێ و باسم کە بڕۆم خۆم تەنگا وکەم و بڕۆم پارەی ئەویش بم من ئەوە باسەکەم کە ئەبێ ئەو کولتورە نەمینێ یعنی خۆت تەنگاوە بکەی لەبەر خاتری برە بەخشین بە پارەدان نییە بەخشین ئەتوانی ڕفتارێک هەڵوێستێکی جوانی بۆ بنوێنی دوو قسەی خۆشی بۆ بکەیت دوو نکتەی خۆشی بۆ من ئەوەش بەخشینە دوای هەر یەکە زۆر بە ئاساییە چنە لای کاشێر و هەر کەسە پارەی خۆی بدە من ئەوم ئەوە بەڵام ڕاستە کاگویلە دەی کاتی تۆی با بۆ دەست پێ بکەم و بە کورتی جوای بێکم بەرەوەی ئەنی ئاساییە لە ڕووی اقتصادەوە ئەوە خانم وتی دانی تۆزێ پیاناکە ڕەزیلە ینی بەو ڕەزیلێشەوە هەر وێرکردنەکەی لە بینی ژن و مێردا ئەوەی کوردستانی پێ باشتە چکە هاوسەرەکەی فێری ئەوەی ئێرە کردووە بەڵام لە ڕووی زانستی ئابوووریەوە ینی ئەو وردکردنەوەی ئاساییە ینی ژن و مێردێک هەریەکە و سەرمای خۆیان هەبێ هەریەکە و مەسە ئەمێری ئەو نەکە ئەمێری ئەو نەکە ئاسایی ئەوە خۆی وەکو کاکبۆتان وتی باسی مادام هاتەوە نێو خێزان جۆرێک لە تەوازن و ڕاگررتنی باڵانس دروستە بێ ئەگەر حتا واشی لێبێ دابشکاریەکە بێ وەکوی کە برادرە بۆ جەنابتی وتووە بۆ نونە بۆ سەگێکی بۆ شتێکی بۆ چکەوە هەڵبژاردێکی خۆیانە و خۆیان بە پرۆسەکان هەڵبژاردەوە بەڵام منێک کە نییم لە بەشێک لە پرۆسەکە بۆ نونە ڕۆمەنی و مەتعامێک و دوو هاوڕێکەشم لەوێ من پارەکەم ینی واقعێکی تر دروستە بێ کە لە دەسڵاتی منان نیە یا من لەگەڵ چەند برادێکا ڕۆشتونێتە دەرەوە من پلانیەوە بۆ دانناوە احتیاتی ئەوم نەکرد لە گیرفانم چەندێکەیە بەڵام کە ئەڕۆی نەوەی ئۆتۆماتیکی جۆرێک ئەم خۆی نەرمەکە و خۆی شلەکە یەکێکیانە بێ پارەکە بە بۆ چکە ڕانە هاتوونە کەسێ پارەگە بۆیە واقعێک کە خۆم هەڵم نەبژاردووە ئەوە هەڵەیە نەک واقعەکە من بۆ خۆم بەشێکم لە پرۆسەکە وەکو چی وەکوی کە من لەگەڵ جەناب تا ڕۆینە دەرەوە بەڵام ئێمە لە هەفتەیەکە چەند جارێکە ڕۆینە دەرەوە بۆ من پرۆسەکە زۆر ئاسایی بۆتەوە هەر بەلام و گرنگ نییە جاری وایە کاک دەروون پارەدا جاری وای مندا من هاوڕێکانم یەک دوانێکیان کە زۆر دەرچوونم هەیە لەگەڵیانە قەت مناقەشە ناکەم لای کاشێرە جاری وایە ڕۆشتم هەتا من دەستە شۆم هەتا من دەستە شۆم ئەبێ بە سەرەیەک تەقریبەنی تر تۆش بیرت لێ پێشتەوە ئەو بیری لێکردو نەمەبیرن بۆ چکەمە هەموو پرۆسەیەکە بەردەوامە بەڵام ئەگەر بێن تەسنیفێک بۆ ئەمە بکەین ئێمە جۆرە دۆستمان هەیە هاوڕێمان هەیە نزیکمان هەیە کامانە بەردەوامە و لیک ناکۆڵینەوە ئەو پارەدا من پارەدەم جۆرێکی ترمان هەیە کە ئێمە کەسێک داوەتەکەین داوەتەکەین لەسەر پێشنیاری خۆمە ئەڵێم وەرە داوەتەوە هەرچەند ئێمە لای ئێمە هەڵەیەکی گەورە هەیە داوەتمان تەنها لەوە کۆکردێتەوە کە خواردنێکی زەبەرە هەبێ شلە و برنج و کەباب و فڵان لە کاتێکە داوەتێکە کرێ شیرینێک بخۆین لە جێگایەکە دوو چاپ بخۆینەوە لە جێگایەکە دانیشتێک یعنی مەرجنی ئەوەندە قورسمان کردووە نانێکی بەیانی بخۆینەوە کە زۆر قورسی نەکات لەسەرمان بەڵام ئێمە بۆ خۆمان قورسمان کرد ئەمە جۆرێکی ترمان هەیە منە ڕۆمە نێو مەطعەمەکە و چەند بەڕێزێکی تری لێ یا من لێوێ دانیشتم چەند بەڕێزێکی تر لێ ها خێر ئەوە لێرەی ئێبرا خۆ هاتوومەتە شوێنێ غەڵەت بۆ نانخوارد ناتوی توش بۆ ناخوارد ناتوی شتێکی ئاسایە بەڵام چی سیرەکە یا منەکەومە مۆقفی ئاکۆکەیت مۆقفۆ کە ئەمە یەکێکە لەو هەڵانی کەوە کوتم لێرە ڕۆدا جۆرێکی تر هەیە ئێمە چەند کەسێکین پێکەوە ئەچین بەڵام بە هەڵبژاردنێکی خۆمان پێش وەخت ڕێکەوتوین من تەلەبە بووم لە ماحەت مەرحەلەیەک ئێستاش ڕێک دیمەنەکانم لە بەرچاوە لەگەڵ برادەرەکانمان ڕێکەوت بووین من گیرفانم جیاواز بوو لەوان حەجمی خۆم مەزانی چەند بەڕێزێکی تر لەوێ گیرفانیان کەنت باشتر بوو لە ئێمە یەک دوانێکیشمان هەبوو گیرفانیان متەوەسط بوو تەمەڵ بووین لە داخلی پێمان ناکرا و جارێ خواردن دروستکەین هەر جارێکە ئەڕۆشتینە دەرەوە ئەم کاکە لێرە کە ڕۆشتین ئێمە دووسێ بژاردەمان لە بەردەسایە یا هەر کەسێ بچێتە سەر مێزێک نانێ بخۆ یان ئەوەی هەر پێنج شەشەکەمان کە پێکەوەین با لێرە ڕێککەوین لەسێ من خۆم وەکو جۆرێک لە ڕابەتی گروپەکەمە کرد ئەموو یا سادە خۆینیان شیشەکە با بخۆین نەک لەبەرەوەی کە من پارەیەک شوشم پێ لەبەرەوە برادەرەکە پارەیەک شوشی پێ تەوازنێکم ڕاگرت بەڵام مەطعەمەکە بەداخەوە زۆر جارە ناشاز مامەڵەیە کرد چەند جارێک ڕۆشن بەگژیە لە دوورە بانگە کرد 6 سادە بۆ ئەو سوچە هەرچی ناو مەطعەمەکە ئەوە سەری سوچەکەیەکرد وەکەوەی کە تاوانێک نازانێ باڵانسی من لێرە حەقیقەتێک بابەتێک لە گۆڕێ و هەر کەسێکیش پاری خۆیەدا یان جاری وها بوو من کاکەم پارەکەدەم لە داخلیتان وەرەگرمەوە هەر کەس یەک شوشی خواردۆ پارەکە دیارە بۆیە ئەکرێ لە موسسەیەکە کە پێکەوەن 6 جار 7 جار 10 جارەمە دووبارە بێت و ڕێککەوین مەرجنیە لەوێ پارەکە هەر کەسێک گیرفانی خۆی ئەمە یەکێکە لەو هەڵانی کە جاری وایە خۆمان تێکەوتین کە خۆمان پێشوەخت بەرچاومان ڕوونیە جاری واشێ خاوەنی شوێنەکە ئەوە فەرزەکە بەسەر منە بۆ نمونە خواردنی هەر شەشێکمان کرێت وەست لە دوای خاتە بەردەسی من ئێمە ینی ئۆتۆماتیکی ینی تۆ پارەکەی بە زۆر ناشازم من بڵێم
خۆسڵەکە ناخەمە بەردەستی کاک دەرونەگەر لەگەڵ مایە یا کاک بۆتان بە یەکێک پارەگە بە سوتفەی کردو چەند جارەمە ڕوویداوە ینی تۆ پێ دوای ئەم سیستەمە کاک بۆتان هاناخانیانی زۆر جار کاچینە ناو ئەم دیاردانەوە سەرەتای بەرنامەکە زۆر بەکەممانزانیانی بچووک بینیمان بەڵام سەیرەکەی چەند فەر ئۆفرۆی لێبێتەوە چەند مشکلی لێبێتەوە چەند گرفتی گیرفان و ئەوەی لێبێتەوە ینی تۆ پێ دوایە من ئەمیشاڵێم خۆشببختانە بەرنمەکە ئێسا لە ناو خەڵکە ینی خەڵک ئەوەیە بەڵام سەرەتایان بەرنمەیە هەمیشە مەسەنێسان ئەم بەرنامە ڕەنگە پرۆمۆشنێن بەرنمەیە بڕوە خەڵک بۆ کاکبۆتا بنووسێ بڵۆ با بە خەڵک مەعاشی نیە خەڵک فلانی نیە هەموو ئەو داوانە شایع شەرعیە تەواوە بەڵام ناکرێ هەرچی میدیای کوردی هەیە لوت بنێ بە مۆزۆعی سیاسی و نەوت و نازانم چی و چیەوە ینی ئەم دیاردانە ئەبێ پێبەپی سیاسەکان پێبەپی گەندەڵیە سیاسەکان ئەم دیاردانە چاپ کرێ بەڕاستی ئەگەر سیاستەکە باش بێ ئەم دیاردانە چانە بێ بڕوان پێ بکوک و خۆی لێتەوە کاک بۆتانەتێ هەر بۆ پشگیری قسە باسەکەی تۆ ینی ئەگەر بێمە سەر وڵاتی سوید بۆنەکە من لەوێ ژیاوم باش ینی لە سوید وڵاتێکی دموکراتیەتە ینی هەر کەسێک هەر تاکێکی سویدی بە گوێرەی بەپێی تەمەن و پلا موچەی خۆی هەیە کەس لەسەر کەس ناژی ینی هەر کەسێک موچەی خۆی هەیە و ئەو وای کردووە کە زۆر ئاگداری دارایی خۆیان من دووبارەکە ئەو مەسەلە باسەکەم ئەوەیە بەس لە وڵاتی ئێمە لێرانە تۆزێک ئەو جیاوازیە هەیە مثلەن کە تۆ لە چێشخانەیەک دانیشتووی زۆر باری ئابووریت مام ناوەندیە کەسێکی تر دێتە ژوورەوە زۆر دەوڵەمەندا زۆر باری ئەوە هەست بە شانازی بە خۆیەکە چێ پارەی ئەوان ئەدا مەسەلەن بەڵام لە وڵاتی سوید ئەو شتانە نییە ینی پێی ئاسایی نییە کە تۆ باشە پیاوەتی و مەردایەتی بە شتەیە کە یعنی تۆ بچیتە شوێنێکە و پاری هەمووی بی نەخێر ئەمەیە کاک بیلال ئەمەیە نەخێر بەڵکو ئەکرێ بە چەندین شێوەی تۆ خزمەتی من پێ ڕێز لە کاتم بگرە خزمەت گوزاری باشم پێشکەشکە جوابی تەلەفۆنەکانە بەرەوە هاوڕێ دۆستین باش هاناخان ئەوەیە ینی ئێمە هەڵبەتە کاڵین پیاوەتی مەبەسمان ڕەگەزی نێر نیە ینی مەبەسمانەوەی تۆزێک وشەیەکی گشتیە یعنی مرۆڤایەتی و مهمی ئەوەیە کە تۆ بچیتە شوێنێک پاری هەمووی بیت و تەنزێکی کاکماهیر و ئەوە هەیە کە لە شوێنێکە هاجا بەعزێ کەس حیاشتە بەیان هاوارەکە تۆ دوو چاو خواردووە نەیەیت نەکەیت کە بواقی ینی ئەمە مهمیە ئەمە جوانە بە دڵنیایەوە جوانیە بە دڵنیایەوە دروست نییە بۆ ئێستا بەڵێ فەرمویان کە لە مەتعامێکا بوون وەسڵەکان هێناوە لە پێش دەستی من نیشانیانداوە بۆ ئێمە شەرمەکەین لەوەی کە بڵین فەرمو ئەوە وەسڵی خۆت ئەوە پارەی خۆتە بڕی خۆت بدە ئێمە کێشە بێچگە لەوە وێر نییە لە نێوانمانە لە کەرتوپانە شەرم هەیە شەرمەکەین لەوەی کە بڵێن کاک بۆتان ئێوە پارەی خۆتان بدەن کاکتەرن ئێوە پارەی خۆتان بدەن ئەوە باشە ئەوە لە ناخی هەمومانە نییە حتا لە ناخی ئەو کەسەشانیە کە بەرامبەرە دانیشتووە 190 هەیە ئەی بۆ نایکەین ئەترسین ڕێگە شەرمەکە لەگەڵ ترسا تێکەڵاوە دواتر قسەیەتەوە سەرمان یاخۆت ئەڵێن پارەی نییە یاخۆ دەڵێن ڕەزیلە یاخۆت پرسیارە ئەوەیە کە ئێمە هەمومان لێ ترسین و شەرمی لێەکەین ڕاستە جان اینجا شتێکی تر هەیە بۆ نمونە کە لە وڵاتی ئەوروپایان لە سوید کە دوو کەس ئەشنە سەر کاشێر ئەوەی کە پارەکە وەرەگرێ تۆماتیکیان پارەی یەک کەس وەرەگرێت یعنی تۆماتیکەن ئەیزانێتن کە ئەوە نابێ پارەی بەڵام زۆر جاریش ئەبینی زۆر تێکەڵە زۆرن ئەڵێ باشە یەکتان پارەی بدەن دوای هەر لە کاشێرەکە تۆزێک جیابنەوە تەقسیمیەکەن تۆ ئەوەت بر بە جێرەی وەسڵەکە من ئەزمونێکی خۆم باسەکەم ڕۆژێک لە ڕۆژان سەفیر با بڵێن باڵۆس پۆستێکی بەرزە کە سەردانی کوردستانەکە من ئەو پەڕی خزمەتگوزاری پێشکەشەکەم یەک لەبەرەوەی کە شانازی بە هەولێر و کوردستان بەعام ئەەکەم کە دێ بۆ ئێرانە ئەمەوێت جوانترین وێنەی ئەم شارە و ئەم وڵاتە و ئەم کولتورەی پێبرن ئەچین زۆر جار ئەی بەمە سەرقەڵا یانە چنە ناو بازار زۆر حەزیان لە شوێنی مەسەرەن کولتوریە و ناو قەڵا و ئەو شوێنی مافورەکان و فەرشەکان و چوین بۆ شوێنێک شتێکی هەڵگرت بای $20 بوو ڕێک یان ئەگەر بە ئەو برادەرەی کە خاون شتەکە دۆلاری وەرناگرت جەنابی سەفیریش پارەی دۆلاری پێبوو پارەی عێراقی پێنەبوو تۆماتیکیان من یەکسەر پارەم دەرهێنا ئەو خۆی تێک نەدا لەبەرەوەی کەسێکی بڵێن پرۆتۆکۆلیە و
دوای 2 مانگ گەڕاوە هەولێر یەکسەر ڕێک لە ناو زەرفێکی بنام وتی زۆر سپاسە وتم ئەوە چییە بۆ من هەرنەش دەبێش وتی نەخێر یەک شت بزانە کللتوری سویدی ئەوایە ئەگەر من لە تۆ وەرگرم ئەچێتە باری حتا ئەچێتە باری ڕەشوەشەوە ئەنە حسابی ئەوە بکە ئەچێتە باری ڕەشوەشەوە بۆیە من زۆر سپاس دەکەم کە تۆ زوو مووقفەکەت ڕزگار پارەکە ئەنی 20 دلار هیچ نییە هەر تەسیر لە ئیکۆنۆمی منیش ناکە بەڵام شتەکە کولتورە لە وڵاتەی ینی کە تۆ لەگەڵ سویدیەک ئەچیت پارەکەی دەی دەیان پرسیار بەبێ دەنجی لە ناخی ئەو سویدە دروستە بێ بۆ پارەکەیدا بۆچی وای کرد لە هەرچەند لە هەمان کاتیشدا لەبەر خاتری هەستی تۆ قبولیەکە بەڵام دەیان پرسیار لای دروستە بێ بۆ پارەی منیدا لەبەر چی ینی پێیان ئاسایی نییە ڕاست هاناخان ئەوەندەی ینی عادەتەن بۆیە جەنابەت لێرە ینی بەدەل لە پیشەکە دۆک و دیوە کۆمەڵایەتەکەیان و دیوە کۆمەڵایەتی کە دەبێنی لە نێوان دوو هاوسەرا هەیە دوو کەسایە کە بەیەکەوە ژینیانی کاتێک لەسەر ئەم بابەتانە ینی تەسەوراتی بۆچوونی هاوسەرەکەت لەسەر ئەم جۆرە لە کولتورەی ئێمە چی بوو ینی من با ڕاشکاو بم ینی هەندێک جار من هەندێک هاوڕێمان هەیە هەندی هاوڕێ بیانیمان هەیە لە کوردستانە من بیرمە جارێک هاوڕێکی موزیسیانمان کورد نییە لە شوێنەگەر پیتزایەکی زۆر بەسییتمان خوا لە سلەیمانی وتم پارەکە و منەیە وتی بۆ تمەڵا بۆ چوزانم هەر پێم خۆشە وتی ناکاکە پارەشم پێ و ینی هەستم کرد زۆر خەڵەت لێم تێگەی ینی بەشێک لەوانە کە هاوڕێنە دانیشین یعنی وەکو من بۆیە ئەماڵم بۆی کە ئیتر ئەها لە وەتەرەکە بین لەو لە برینەکە بین یعنی بەشێک لە خەڵک بەجێل تەزانێت کە پاری بۆی یعنی یەکسەر تەسەوراتی تری بۆ دروستەکاڵەوە لێمە ترسێەوە ئیشێکی پێمە ئەوە نازانم چی ئەوە نازانم چی لەبەرەوە تۆزێک چەند جارێک بیرکەرەوە اینجا ئەو قەرارە بە هاوسەرەکە و با بڵین لە کوردستانەژی ئۆکەی ئەم جۆرە بیرکردنەوەی کوردی چۆن چۆنیە یعنی چۆن چۆنیە لای چۆنە لای ڕاشکاو بە طبعا هەندێک جار کە مەوزوع ئەو هاالێتە پێش ئەڵێ من تێناگەم بۆ هەمومان ئەو هاین زۆر شتێکی ئاساییە بۆ نمونە ئێمە نەکەر مەوزوعی پارە هەموو شتێک ئەو هەشەرمی هەیە ماوەی پێش ئێستا خواردنم بۆ برادێکم برد لە کاتی نان خواردنە و کەسەکە ها وتی ناتوانم بیخۆمانە ڕاستچمە ماڵەوە بە مێردەکەمە وتم ئەوڕۆ خواردنم بۆ برادێکم برد بەس پێمی گەڕاندەوتی ناخۆم بەڵام زۆر لەسەر من شکاوە من زۆر دڵم ئەها ناخۆش بوو بۆ من یعنی چی کابرا پێی ناخورێ زۆر ئاسایوتم ئاساییە وەری بگرێ لە من بس فڕی بدا بیدا بەیەکێکی دیکە بەڵام نەوەی کە بە منی بنێرێتەوە بەڵام ئەوان لایەن زۆر شتێکی ئاساییە بۆ نمونە ئەڵێ نا تۆ پارەی مەدا نا من ئەیدەم ئەگەر بیەوێت داوەتت ئەکا ئەگەر داوەتکردن جیاوازە کەسێک کە تۆ داوەت بک بۆی بانگێشتت بک بۆی نییە بۆ نمونە بڵێ نا یا ڕەفزی بکەیتەوە ڕاست کاک بیلال چۆن چۆنی تر باتەوە ڕوونەکەیترەمە دیاردەیەکە و پشتی شەری دیاردەکەش دیاردەیەکی ناشرینە یعنی دیاردەیەکی جوانیەوە تا خانم بە بۆچوونی خۆی وتی لە سانەوەی خەڵگیانی لە سانەوەی ئێمە کە دانیشین ڕەنگە من و تۆ ژوابین من و کاکبۆتانی ژوابین ڕەنگە براکەی کاکبۆتانی ژوابێ ینی چوزانم یعنی ڕەنگە هەمومانە و بیرکردنەوەیمان هەبێت کە هیچ پێویست ناکات دەکەسەچی نانەخۆین لە پڕ بەسەرێشەکە ئاشکێتەوە و شەرمیشەکە ینی ڕووی نایە جا کللتورەکان جیاوازە بۆ نمونەیە ساگەل لە پاسا بیا لە مەطعەمابی ئەوەی کە دانیشتەوەی کە بەسەر تایە بێت تۆ پارەکەی بێ تێگە ینی ترۆ قانونە نابڕێ نیشتیوانی هەر ئەبێ ئەوە بێ یعنی مەبەستمەوەی هەمومان لێشی ناڕازین و هەر ئەشیکەین چۆن چۆنی بیش لەقێنین و واز لەم شتە بێنین ینی چۆن چۆنی خۆی دەستی پێ بکەین کاک دەروون بابەتەکە خۆت چەندێک بە بچووکی سێریکەی بەس گەورەی لە ڕاستیە و ئەمە بەشێکی ئەم جمگە پرۆسە سیاسی کە لە کوردستانە ڕۆڵیان هەبووەوە کاریگەریکی خراپیان بۆ نمونە بانی بەلاتەوە سیر نەبێ ئەبینی کاتی هەڵبژارنەکان دێ کاتی کۆنگری حیزبەکان دێ بە پەیتا گروپە بنە ناو مەطعەمەکان و نانیاداتێ فیسەبیلەوەی کە دەنگێکی بۆ باکە لە کاڵ هەڵبژاردن ئەو باڵی ئەو شخصی ئەو کارکتەری ئەو بۆتان هاناخان ینی هەموو بەرنمەیە گەڵێم ئەم بەرنمەیە باسی سیاست ناکەین بەڵام بوو ئەبێ باسی هەرچێگەکەین ئەمجامە بەستم شانێکی سیاسی بەرەکەی و سیاسی لە وڵاتات پیشکەشی لێ بۆ گەن کردو سێرکە ئەو دیمەنە ناشرینە بەشێکی ئەوان دروستیان کردەوە بەشێکی دیکە پرۆسەیەکی ئیدارەدانی ئەم شوێنانەیە بۆ منە چایخانەکانە مەطعەمێکە پاسە ئەمانە بۆ ڕێک نەخراوەتەوە منە چمە مەطعەمێک وەکوتم پرۆسەکە لەبەرەوە هەڵە هاتووە
کەسەکەی کا بە یەک وەسڵ دێنێتی خاتە بەردەستیەکێکمان ئەبێکێک نەهاتوە بۆ نمونە هەری کەسێ وەسڵی خۆی خاتە پێشی زۆر ئاسایە وەسڵی خاتە بەردەستە تا کۆتایەکەی بە لەرزوتاوە چکە وەسڵەکە لە بەردەستدانراوە ناوێری هەڵیتەوە ئەڵی کۆنکە نەکەی هەڵی ئەڵێ دەی دۆنانەکە و پێ ناخورێ بۆیە ئەبینی زۆر جارێ ئەو کەسی کە لەوێ احراجەکرێت بۆیە ئەم بابەتە سیرەکەی لە ڕووی ئیداریەوەم گرفته هەیە لە ڕۆ سیاسەکەی ئەم کارکتەرە سیاسیانە ڕۆڵی خراپیان نەبووە لە دیمەنە گشتەکە ئێمە خۆمان بەشێکین لە پرۆسەکە وەکو جنابش بۆ نمونە من خۆشم پێم ناخۆش بێ پێم بێتاقەت بێ بەس کەوتمەتە نێو واقعێکۆ کە جۆرێک ئەو پرسیارێکە هانەخانەڵێ معدل پرسیارێکمان جێشتووە ئەم پرسیارە ژیانی قورس کردوین من پارەیەک لە ئێستا کە لە گیرفانمایە لە جاتیوە دڵم خۆشکەم عدل بێتاقەت مەکە بۆ چونکە ئێمە دوو خەتەیە خەتێکەیە کە یا لە ماڵ و لە نێو خێزان و خانوادەی خۆمە نانە خۆم و چایە خۆم و خۆم هەڵم بژاردووە یان دێمە دەرەوە کە هاتمە دەرەوە لە بەردەمی قەلەقی و دوودڵێکی زۆرم برادێکم ژنی هێناوە بێت دیاری بۆ بم بە بێت دیارێکی گران بەها نابێ خانووی دروست کردووە بێ کارتۆن بدەم بەشانە ئەمجار پاکەتە شیرینەکە حسێب ناکە دەستێک گوڵ حسێب ناکرێ بەدی ئەبینی ئێمە بۆ خۆمان لە ڕوەدارایەکەەوە قورسمان کردووە قورسایەکمان لەسەر خۆمان دروست کردووە من هەر هێشتا میوانەکەم منە زانم ئێستا تازە ئەچمە نێو خانوویەک هەموو میوانەکانم بیر لەوە کاتە چی بۆ بڵم کاکە تو خۆت مەوێت بۆ چی ینی بۆ بارقورسێ بۆ ئیلا بێ سەعاتێک بێنی بۆ بێ نازانم شتێک بۆ من هەر زۆر پێخۆشە پاکەتێکیەکم بۆ بێنە شیرینیەکم بۆ بێنە بۆ ئەوەندە لەسەر خۆت قورس کردو ئێمە دنیای خەت و خوتوتمان دروست کردووە ناوێرم بچم نان خۆم لە دەرەوە وڵا لە بەرەوەکو برادێکی لێبێ من دۆستێ هاوڕێ هەیە لەو مەجلیسانە دانیشتمون ڕۆژێکیان گلیانە کرد ئەنو فڵان کەس نایەتە ناو ئەو مەجلیسەی خۆمان وتم بۆچی نایەتە ناو مەجلیسەکە وتیان وڵا نازانین وتم نا باشە زانم منش باشە زانم بۆ نایە چونکە ئەو گیرفانی ئەوە نییە بێ لێ ناو مەجلیسا شەرمەزار بێ حەقی خۆیەتی بۆ چونکە ئێوە کەشێکتان دروست کردووە ئەگەر بەسرش بێ وادان داناوە ئەم هەفتەیە دوو هەفتێکە بەسرێ ئەو بێ وێ نایە بێتە ناوە مەجلیسە ئێمە خۆمان بووینەتە هۆکارێک کە ئەم کەسە لە خۆمان دابڕین ئەمە هاوڕێمانە دۆستمانە خۆشەویستمانە بەڵام ئەگەر هەموو دانیشتنێ ئەو بەپی گیرفانی خۆی چایە بخوایتر تۆ حەزەکەی کێشەی نییە چەند جاری هاتووە بینیومانە بۆ نمونە نەهێشتۆ بگاتە کۆتایەکە هەڵساوتێتی خۆ حافزدان بێ من ئیشێکم هەیە من زانیومە مەسەلە ئیشەکە نییە ڕۆژتۆ پارەی خۆی دا خۆ حافزی کردووە برادەرەکەم دوای وەڵێم پێی ڕەزیل ڕزیلی نییە واقعەکە خۆی ژیانی خۆی ڕێخستۆ خۆی زانێ گیرفانی خۆی چەندی دیە من نازانم لە چی واقعەکەیە ئێمە خۆمان ئەم بارقورسایمان لەسەر خۆمان دروست کردو ئەم دوو دڵیە ئەم گومانە ئەم پارەی لە جاتیوە خۆشببختی بۆ ئێمە بێنێ قەلەقی و دوودڵی و بێتاقەتی و دابڕان و تۆ چیتە چاخانەیەک و تۆزێ کات بە سەربەری سیرەکەی نەوەی داڵغەکە لای ئەوەی حسابەکەی چێ چێ بۆ نای چێ وێریکا چێ ئەوەی نەکار دەروون لە لیستێکە کام ڕۆ سێرم کرد دامەزراوەیەکی پێوترێ فۆربس کە لەسەر پرسەدارایەکان زۆر قسەکە باسی دە حاڵەتی کردووە کە ئەڵێمانە بکوژی گیرفانن کە ئەمانە گیرفان لە ناوەدەن ینی گیرفان بەمەستم دیوە پارێکی و بڕەپارێکە لە گیرفان یەکێ لە خاڵەکان دەڵێ خواردن لە دەرەوەیە خواردن بەمانە گشتێکی ئەگەر بخیتەوە نێو قاڵبەکەی من سیر مەکرێمەوە ئەگەر خواردنێک لە دەرەوە بکوژی گیرفانی من بێ ئەگەر خواردنی دەکەس بدەم چی بکوژێک بێ ئەگەر ڕیزبندێک لەوێ لە پێنجەما بێ لە ناو کووردا دێتە ڕیزبندی یەکەم بۆ چکە ئێمە خۆمان بووینەتە بەشێک لەو پرۆسەیە و لە نێو کەشێکە لە نێو بارودۆخێکە کە ئێمە زانین واقعی دارایی ئەم وڵاتە چەنە ئەوەی کە گیرفانە زۆر باشەکەیە من پێتەڵێم نایەتە ئەو شوێنانەی کە بە شێوە گشتەکە پێوترێوێت ئەو کەسانی کە وەزعەتێکی تایبەت و بارودۆخێکی باشیانێ بە گروپە ڕەوە گروپیش خۆی زانێ کەی داوت کرۆ لەگەڵ کیا دانیشێ و چۆ باشیش لەوە ئەزانێ لەو دانیشتە بزنسەکەی دوایی چی لێ دێنێتەوە دەوەرەقەی تاسەرفەکە بیسی لێ دێنێتەوە بەس منێکی هاوڵاتی کە ئەچمە جێگایە کە ئەچمە شوێنێ هاوڵاتیەکی گیرفانی مەحدودە و دیاری کراوە ئەو لە خۆیەتر کە هێڵێکمان بۆ دروست کرد وتمانە مەی یان ئەوەتانێک کە دێی گیرفانت بەتاڵەکەی یامەیە ئێمە خۆمان بووینەتە بەشێک کە لە جاتیەوە پەیوەندیەکان تون و تۆڵ بکەین پێکەوە گرێدان دروست بکەین وردە بەم کەشەی کە کاریگەری لەسەر گیرفانی یەکتری دروستەکە پەیوەندیەکانە بچڕین ئەبینی ئێستا بڕۆ سیرکە کە سەردانەکان کەمە بێتەوە کەسێک ژنی هێناوە کەسێک ماڵی گواستوێتەوە هەمووی لێ خاڵایە ئەمڕۆژی ئەسراری ژیانمە تۆ پێمەڵێ ینی من چەندین حەفلەی هاوسەرگیری ئاهەنگی هاوسەرگیری هاوڕێکانم هەبووە لە ڕابردووە ینی باسی چەند ساڵێک پێشێستاکەم یانی ئەو کاتێک کە لە سەرەتای ئیش و ئەوە بووین یعنی یان نەچوون بۆ ئاهەنگەکەی لە بەرۆی پارەم پێنە بۆ بۆی دانێم یان ئەو پارەی کە بۆم داناوە قاغەزەکەم بە بەتاڵی داناوە ینی کەشێکی وای بۆ دروست کردوم کە ئەبێ من درۆی لەگەڵا بکەم کە داونە نایان و تۆ ڕەزیلی تۆ وای تۆ ئەی چی بکەم ینی پێشم نیانی قڕی چۆ بکەم بەسەرمان یعنی لە زروفێکا تۆ سیرەکەی سەرەتاتە سارە ئەقڕی قیستە نازانم چی و چیانی 5,000 پێوە دیارە بەڕاستی جان کاکتەرون یەک مۆزۆی دیکە هەیەسا هاتەوە بیرم یەک هەستەکەم زۆرینەی پیاوەکانمان لە کوردستانە ئیجازەی ئەوە نایەن بە ئافرەتەکەیان کە ئیش بکە بە هاوسەرەکەیان بە خێزانەکەیان
نەبوونی یا پشگیریەکی بە ئابووری بۆ ئافرەت لە کۆمەلگایە زۆر خراپە. ئەو قسە لەکوێوەیەت زۆینەی برادەرەکانی من کوڕن پێش زەواجم و کاتی زەواجم کە ئەچوونە دەرەوانە پێکەوە زۆر کەسیانەوەت بەتەنێ بواەتم بۆت نییە ئافرەت چۆن دەست بە گرفانیاکە بۆت نییە پارەی بدەیت جیاوازی لە نێوانی جەنابت و منە ئەبێ چی بێ بۆچی ئەوێ جەنابەت پارەکەی من بدەیت ئایا من خۆم پێم ناکرێ ئایا من خۆم پارەم نییە ئایا من ئیش ناکەم ئێوە ئیش ناکەن ئەوش یەک کێشەی دیکە لە کۆمەلگای ئێمەیە باشە تۆ باسی و بابەتەوت کرد من بە گرنگتر باسیەکەم کاک بۆتان تۆ ژۆک و هاوڵاتیە گواز لە یشەکەت بنێت جەنابیشت وەکو دوو پیاوەکو هاوڵاتی کە لە کوردستان ناژین بەشێکی پەیوەندی بۆ نییە کە بەشێک لە خانمان لە کوردستان خۆیان ئەو ئینتیباعیان دروست کردووە مەسا من بەرنامەم کردووە پیاو هەبوو لەناو بەرنامەکە ماوتوێتی کاک دەروون معاشەکەی من پێشمەرگەم 400,000 معاشی خێزانەکەم 700,000 تەسەور کە پاری مۆلیدەکەش خێزانەکەم نایە لە بڕووی بەپی کولتوری کۆمەڵایەتی ئەوان تۆزێم کولتورە گشتگیریشە لە کوردستانە یعنی تۆزێک عیبەیە ئێستا بۆ نمونە با من ئاسانتریکەم بۆ یعنی بۆ نمونە ژنومێردێک لە کوردستانە ئەگەر ژنەکە 10 ساڵ ئیشیش نەکە کەس پێی ناڵێ ئەو ژنە عیبە بۆ ئیش ناکە بەڵام پیاوەکە یەک مانگ لە ماڵەوە دانیشتێت تووشی تانوتەشەری دنیا بێ وایە سەردەمی کۆرۆنا بە تایبەتی هەرەوە پیاوان جەرجان بوو بە ئاو لە سەردەمی کۆرۆنا ئەمە بەستمەوەی ئەو تەسەورە بە دڵنیاییەوە هەڵەیانی مەبەستمەوەی ئەو تەسەورە وای کردووە کە ئێمەمانانیش یا مەسەرەن کاک بیلال لەگەڵ کچێکی ڕەفیقیا بچێتە دەرەوە پێ ئەی بێ بڵە کاکە تۆ پاری خۆت و من پاری خۆت لە بەرەوەی ئەم ئینتیباعات دروست بۆی ترە بێ هەر پیاو ئەم شتە بکات بۆیە گرنگە لەگەڵ ئەم بابەتانە بۆیە باش بوو باست کرد لەگەڵ ئەم بابەتانە زۆر گرنگە کە ئێمە دیاردەیش تریش چاکەینانی جان کاک بۆتە بیرە نەچێتەوە قسەکەەوە ئەمە ئاماژە بە شتێکم ڕێنمایی خێزانی زۆر گرنگە مەسەرەن تۆ دوو مناڵەت هەیە با بڵێن کوڕ و کچێکت هەیە باش ئەگەر لە تەمەنی بچووکیدا تۆ وایە ڕێنماییەکی وا دروست بکەین ناو ینی ژینگەیەکی وا دروست بکەی کە هەوڵ بدەی بڕیار بدەی ئابوووریەکی سربەخۆیان بۆ دابین بکەی بۆ لە مناڵی لە وڵاتی سوید زۆربەی زۆری دایک و باوکەکان حسابێک ئەکاونتێک لە بانک ئەکەنەوە ناوی ئەو ئەکاونتە وا بەمەرجێک دروستیەکەن تا نەبێتە 18 ساڵ تەنها دایک و باوکەکە بۆ هەیە بیکاتەوە یان دەستکاری بکات کەس بۆی نییە ئەوە مانگانە بڕە پارەیەکە چێتەنا ئەو حسابە کە ئەو کوڕیان ئەو کچە بوو بە 18 ساڵ لە پڕێک سەیرێکە حسابەکەی پڕە لە پارە باش ناڵێنی پڕە لە پارەیانی پارێکتە اینجا دایک و باوکەکە مەرجی لە سەدانێ ئەیدەیت بە ئیجازەی سەوق ئەیدەی بە شوقەیەک ئەیدەی بە سیارێک ئەوە پەیوەندی بە تۆیە کە بوویت بە 18 ساڵ دەرەچیت لە ماڵەوە شوقەیەکە گری یعنی ئەمە وا ئەکا کە ئەو سیستمەت بۆ ئەو مناڵە دروست کرد ئەو مناڵەکە گەورە ئەبێ حساب بۆ پارەکەی خۆیەکە بەڵام لە کۆمەڵگەی ئێمە ئەو جۆرە حساباتانە ئەو سیستمانە نییە بۆیە هەر کەسێک کە پارە هات و ینی ڕەبتیەکەن دارای ینی پارە و دارای نابێ ڕەبت بکرێ بە کولتوری ینی خەڵک لە وڵاتی ئێمە لە جاتی خۆی ڕازیکە بەرامبەرەکەی ڕازیەکە ینی ئەچێتە کافتریایەکە کە زەخت لە خۆت مەکە من خەڵک ئەناسم لە تەنیشتە خۆی پارەی قەرز کردو چۆ پارەکەی داوە ئەوە ناکرێ تۆ توانی بە شخصەتێکی زۆر بە قووەت بچیتە پێشی مۆزوعێکی لەگەڵ باسکەی وای لێ بکەی سەرنج ڕێ بچار ئەسڵەن پارەدانەکە لە بیر بکرێ بەڵام ئەوە وەکوڵێن ئەزعف الئیمانە ئەڕواایەک سەر پارەکەی دا و کاکە خوافز دەرەچ ئای کوڕی چاک چیم لە خۆم کرد ها ئەو پارێکە هێنابووم بۆ شتێک کە بیدەم پێم نەما ئەمە زۆر هەتا لە ناحیەی دینیش تەبزیری پێڕەن بەڕاستی هەتا لە ناحیەی کولتوری شتێکی من پێم باش نییە لە کۆتایی قسەکانم حەزەکەم یعنی حەزەکەم ئەو پارە واصلکردنە ببێت یعنی نەبێت ببێت بە یاسا چکە بە یاسا هەموو شتێک جێبەجێکرێ سەکە جوانە سەکە جوانە ینی ئەوش بەرینەوە بۆ یاسا ڕاستە ینی ئەگەر بیرمان بێت ینی هەمومان تاقوتەرا ڕۆژانە بەر هەندێک شوێنەکەوین کە بە نووسوێتی ینی ئەمەی من کە نووسوێتی وێر نییە بەڕاستی خاوەن دوکانەکە قبولی ناکات یعنی چۆن ئەڵی کردوێتی بە یاسایەک لە دوکانەکە هەتا بەانی خۆ و سوود و شینکەرەوە قبولی ناکات ینی زۆر گرنگە بەڕاست ینی ئەگەر هەر کەسێک بینەری ئەم بەرنامەیە ئەگەر یەک کەسیش بینەری ئەم بەرنامێ بێ با دەست پێ بکەین ینی چکە کۆتایی بەرنامەکە ینی وا کۆتایی پێێنین کە لە خۆمانەوە دەست پێ بکەین بۆی کە چکە ئەم قسانەی ترە بێ بە بەرپرسیارەتی بەڕاستی ویستە قسەیە بکەی پێشۆی کاک بۆتان ویستم بڵێم کە بەڕای من ئەبێ لە ئافرەتەکانمانەوە دەست پێکەین بوێر بن بۆ ئەوەی کە
پارەی خۆت بدەی نێڵی کەسێکی دیکە پارەت بدا چکانیوەی کۆمەلگای ئافرەت نامێ مۆزوعکە هەموو بێنمەوە سەر ئافرەت بەڵام ئەوە زۆر پێشچاوە کە هەموویانەڵێ نا تۆ ئافرەتی دەست بە بەرگدامەکە نا تۆ پارەکەی مەدا مۆزوعکی دیکە هەیە چیرۆکێکی بچووکە برادرم کاتی خۆی پێش زەواجی ژنی برام ڕووسە زۆر کەلتورێکی جوانی ئەوانی بە من پیشاندا ئەو کات من تەمەنم 16 ساڵ بوو وتی کە برادەرەکە من بردە دەرەوە یەک جار دوو جار یەک جار پارەیم بۆ دا جاری دووەم پارەکەی خۆی دا و جاری پێشوشی داوە وتم ئەوە یانی چیانی من بە پیاو نازانی یا پارەکەی تۆ من دێتم نا من خۆم میشتم هەیە باوکم پارەم پێدا بۆ خۆم تەڵەبم خۆم ئینکامم هەیە چه هۆیەکی هەیە کە تۆ پارەی من بدەیت یعنی ئەو شتە زۆر جوانە لای ئێمە چ کچمان چ کوڕمان چ پیاومان چ ئافرەتمان ئەو شتەمان نییە ڕاستەوە برادران هەربێ هەندێک تەنزی تێ بکەم بۆی کەم بەرنامەیە زۆر ژیانیانی زۆر واقعە برادران پێمەڵێن کاک بەیار و کاژێر شوانەوە نیە کە دێنە سلەیمانی ئەمە خۆشمانی گرتوتو ینی ئەم دیاردە ئێمە خۆشمانتیان کە ئێنە سلەیمانیاڵە ئێمە میوانین خۆ میوان نەماوە سلەیمانی هەولێر خۆ بستێکی بینیان ئێمە یەک شارین و یەک وڵاتین ئەڵێ ئێمە میوانین ئەوەی ساڵێ نەکەی لە ئاخری بەرنامەکە بیکەی بەوعد لەبڕی ئێمە لە سلەیمانی رەبێتەوە داوەتمانکەی بەڵامی ترە و نانەتان بڕاتەوە بە پارەی خۆتانەوە بێ سلەیمانی لە هەولێریش ئەوان داوەتیان کردوون بەڕاستی ئەوە تەواو ینی کۆتایی بۆ مۆزوعە هات لەم بەرنامەیە کاک بیلە بابەتەکە وەکو وتم چەندێک بچوک بێ بەڵام دیمەنەکە گەورەیە لەناو مشتەماوە بێشی لەسەر بکەوە باسی ئەگەر ڕاستەوە بابەتە دڵنیام ێستا خەڵکێک دانیش پێلوانێ لە کۆمنتە بۆمان بنووسن بڵێنە باسی چیەکرد پارە هەیە تا وێر هەبیان نەبێ من ئەڵێم تاوەکو 250 دینار لە گیرفانە هەبێ بابەتە دارایەکان بۆ ئێمە گرنگە بن باس لەوە نییە کە چووکە 250 لە گیرفانە بێ بە 250 مامەڵاکەی ئەگەر 100 لە گیرفانەوە بای 100 ئێمە خەڵکانێکمان هەیە لە سەردەمی 2013 کە بارودۆخی لە دارایمان باش بووە ئێستاش قستی 2013 داتەوە بۆ چووکە خراپ مامەڵێک لەگەڵ گیرفانی خۆیان چووکە داوەتی قەرەباڵقی دروستە کرد بۆ خۆی ئەی ئێستاش کە بارودۆخەکە خراپ بووە بە هەمان ژێوە لە بۆیە ئەو کاتێش بابەتی دارایی گرنگ بۆ ئێستاش گرنگە کاک بوتان خاڵێکی باشی باس کرد ئەڵێ لە خێزانەوە دەست پێ بکە منش ئەڵێم لە خێزانەوە دەست پێ بکە من بۆ خۆم ماوەیەکی زۆرە لە خەیاڵیەوە و لە بیریەوەم کە ئایا چۆن کۆمەڵێک بابەتی ئابووری سادە بە زمانی مناڵ دروست بکەم بتوانم کۆمەڵێک مناڵی تێبگەێنم ئەگەر ناتوان من زۆر لە قەناعەتم نییە لەوەی کە هەموو شتەکان ببینەوە ناو وەزارەتی پەروەردە بڵێن وڵا بێ بکرێتە بابەتی پەروەردە بۆ چونکە وەزارەتی پەروەردە ناتوان جێ هەموو بکاتەوە جێ وەرزش بۆ بکاتەوە جێ هونەر بۆ بکاتەوە بەڵام ئێمە ئەتوانین لە میدیا لە ڕێکخراوەکان لە ناوتاکە لە شوێنەکان بە پۆستەر بە فلێکس ڕێکخراوەکان هەمومان کۆمەڵێک دیاردە هەیە بنەخرێن بە کۆمەڵێک لە ناو مەطعەم و چاخانە و ئەوە بڕاتە ڕوونی بکاتەوەی تر وردە وردە ئەتوانش بڕاتە بکە دەنون من ئەو ماوەیە زۆر جارێ لەسەر پرۆگرامانی کە ڕەبتێکی ئابووری بە سیاسیەوە هەیە جاری وایە خۆم لێ بورێەوە تومە نایم داوای لێبوردنەکەم ئیشمەیە مەجالم نییە مەشغوڵی شتیکەم بەڵام کە دێت وردە بێتەوە لەسەر گیرفانەڵێن باشە دێ بۆ چونکە هەستەکەمەوە برینە نەک ئەوە لەبەرەوە خەڵکی کە کەم سوودم لە ئاکاونتەکەی جەنابەت بینیەوە خۆشحاڵیەوە مەمنونم لەبەرەوە قسە لە سەرەتی وتمە نە باشە دێم من سیرەکەم بۆ نمونە خەڵکێکی زۆرەدا لە ترافیک و ئەدا لە هێماکانی هاتوچۆ ئەو ڕۆژات بە شێوەیەکی خێرا حسێبم کردووە هەر تاکێک بە تایبەتی وانی کە لە نێو سیستمان نزیکەی 200,000 دینار ساڵانە دەنە بەڕێوەبەتی هاتوچۆ لەبەر ئەوەی کە سزای ئۆتۆمبیلە لێرەوە خواردنەکەت بە هەڵەکەی لەولاوە لە براند و لە نێو شتی تەقلیدیا گرفتێکی بۆ خۆی دروست کردوڵە ئای بە من ناچم بۆ یەک دیاردەکە ڕاستە ناوی وێرە بەڵام دنیایەک فەرعوفروعی تری لێبێتەوە کە ئێمە ئەتوانی نەگەر دەست بەو شێوە دەست خینە سەر برینەکە هەم گیرفانی خۆمە پارێزم هەم پەیوەندی کۆمەڵایەتەکانی دەوروبەرمە پارێزم هەم ئەو پێکەوە گرێدناری کە ئێستا شانازی پێوەکەن لە نێو میلەتە بەردەوامی پێوە دێین و باشتریەکەین و چاکتریەکەین و لەسەر و ئەمانەشەوە کە من زۆر بەلامەوە گرنگەوەی کە جەنابەت دوتت کە بەشێک لە چێشخانە ڕێستۆرانتەکانە بۆ نمونە چایخانەکانە زۆر تاکیدی لێکاتەوە من ئەڵێم بە ئەمان لە خۆیانەوە دەست پێ بکەن بە ئەوان هاوکاری ئێمە بن بە ئەوان ئیشەکە چاک بکەن وەسڵەکان بکەنە تاکتاکەکە بەلایانی کەمەوە من پێم وایە بەشێک لە پرۆسەکە وردە جێ خۆیەگرێ و باشترە بێ و چاکترە بێ ئەڕۆینە قۆناغێکی دیکەوە بۆی لەسەر خۆما قورسی ڕاستە برادێک بۆی نووسی بووم نووسیبی تخوا کاک دەرونیانی تکایە قەرزارە مەگەر باسی نەکەی دیارە خۆی جەنابی تازە زاوایە ئەڵێ تازە زاوا هەرە بێ بە سینەما لە وڵاتە یعنی ڕاستەکە تازە زاوا خەسوێ باتە دەرەوە هەرە بێ ئەو پارە بە خوشکی ژنەکەی باتە دەرەوە ئەیتر هەتا 6 مانگ ینی باری دارایی یەک ئایلە و خواردن لەسەر ئەوە یەک ڕۆژی ژنەی کاڵن مێردەکە ڕزی لە لیجابەرەوە ینی ئەمانە بەڕاستی هەمووی کۆمەڵێت گرفتن کە ئێمە وەکو تەنز باسیەکەین بەڵام لە واقع کێشەیە کاک بۆتان واس خەریکە ساعتەکەی تر تێپەڕێ و کۆتایی بە بەرنمەکەیت و خۆشببختانە هەر جێی بەرنمەکەەوە هەر بۆکو ئۆڵ بەڵێنم پیان ینی هەر ناڵی کامێرا و شتەیە خۆش ئەڕوادیانی دوا قسە چییە؟
یعنی لە بینی وێرەکەی چاخانەی مچکۆ و چاخانەی شعب و چۆچووی کوردستان و لە بینی پارەجیاییەکە و سەرمایەجیایەکەی ئەوروپا کامیان؟ من وەکو باسیشم کرد زۆر پێم خۆشە ئەو وێرە ینی بکەوێتە ئەوەی یاسا ینی بە یاسا جێبەجێ بکرێ. من نمونەیەک باسەکەم ئامۆژگاریم بۆ ئەو کەسانەیەک لە وڵاتی من ئەژین لێرە لە کوردستان کە خاوەن هەست و بیری جوانن کە سۆزیان هەیە وەرنەگرتنی پارە بەهۆی ئەوەی کە کەسێک قسەی خۆشی بۆ کردووە ئەو شتێکی باش نییە. من یەک ڕۆژێک لە ڕۆژان بیانیەک لێرە کاریە کرد ممارەسەی کاری محامیاتیە کرد لێرە دانیشتین لە کافتریایەک پێی وتم وتی بۆتان چەند سواری تەکسیە بم لە هەولێر کەس پارەم لێ وەرناگری وتم بۆ فلان خەڵکی بیانیەک بووی تر پێویست ناکە بڵێم وتم بۆ وتی دوو کەلیمە کوردی قساکەم کابرای شوفێر هەر خەریکە هەڵە چێ و کەیفی دێ ئەویش خۆی کابرایەکی موزەردی چاوشین یانی ئەوڕۆپیەکی تەوا بوو باشە وتی قەت پارەم لێ وەرناگرن ئەڵێ ئەبێ بێت ماڵیشمە نانی بخۆیت ئەگەر نیوە ڕۆبیەوە وتم دەبێت تۆ قبولی نەکەی وتی زۆر هەوڵەدەم زۆر جار پارە لەسەر دەشبول دانم بۆیان بۆی وەربگرن من ئامۆژگاریم بۆ کەسانە ئەوەیە ئەزمموی لێ وەربگرە دووسێ زانیاری باشی لێ وەربگری وڵاتەکەی چییە ئاویتیە شاخیتیایە سەرۆکەکەی ناوی چییە ئەو شتانە باشتر نەک ئەوەی ئەتۆ پارەی لێ وەرنەگری چکە ئەتۆ کە ڕۆژانە دەیتە سەر ئەو جادەیە کاری تاکسیەکەی بۆ ئەو کەسە نەهاتووی ماڵ و ناڵت بەجێهێشتووە بۆ کارێکی تایبەتیشی نییە ئەو کەسەیانی بۆ نمونە داوات لێ بکا کە پارەی پێ نییە یا کە دۆخێکی ڕەنگە ئەو سایق تەکسیە بەڕێزە بیانیە نەبێ کەسێکی فەقیری بە حەقیقی فەقیر پێویستی بە دوێ ببیگەنێتە نەخۆشخانەیەک ڕەنگە 2 ساعت معاملی لەگەڵا بکە بەڵام بۆ ئەو فسکەی سمێڵیەت و گاڵتەی لێ اینجا من ئەو کەسە بیانیم تێگەیان لە پڕێەوەی کە تووسێ کەلیمەی مغڕی کوردی فێر بووە و کەسانەوە بوتم پێیان بڵێ ئەوە گوناحە دەبێ وەربگری پاش چەند ماوەیەک هات وتی وڵی قسەکەی تۆ ڕاست بوو هەرچی پێڵێم گوناحاڵێ باشە وەریەگری ینی ئەی نەجاحەتی هینا قسەکەی من لەگەڵن جا بۆیە من پێم باشە ینی وەکو وتم بەخشین هەر بە پارە نییە ینی تۆ دانیشی پارەی کەسێک دەیان پارە لە کەسێک وەرنەگری بە حکومە دوو قسەی خۆشی ئەتوانی بە هەڵوێست بە کاری چاک لە کۆتایی وەکو پیاەکە پێکرد لە دەرەوە بۆ پێکرد لە ڕۆژاو پێکرد لێرەش بووە بەڵێ ئیدانەی ئەم جۆرە دووراکە بەڵێ پێشم خۆشە نەمێنێ دەستپۆش هەتا تۆ زۆر تونگە کردوت هەر بە یاساژ نەمێنێ بەڵێ هاناخان دو قسە یەکشت وەلە توی چشی لە ینی ئەتوانم مێچشیت ئەمە بۆ تەنزێکی لە تاوانبارەکان ینی تۆ تاوانباری لەبەروی کە کەسێکی بیانی شەفێری کللتورەکە ئێمە کردو فێریم کللتورۆ کردو کە ئێستا ئێمە بەرنامەی لەسەرەکەی نەمێنێ لە بیدایەت کاک دەڕۆن یەکشتان پێ بڵم هەرو جۆرەکە کاک بۆتانی شاماشەی پێکرد ژیانی هاوسەرگیری شتێکی زۆر جیاوازە زۆر هاوسەر هەیە حسابی نازانم خواردنەکەشیان جیاوازەیە کاکە وەڵام ماقول نییە ینی تۆ کەسێکە لە هاوسەرتە لە دایک و باب هەموو کەس نزیک شتیوە ماقول چیە ڕاستە هاوڕێکمان نەبوو هاوڕێکمان نەبووە میشە بەس ئەو ڕزیلی ڕاستی بوو ینی ئەو زۆر ڕزیل بوو وەختی خۆی ئیشمانە کردبێکەوە ڕزیلی ڕاستی بوو ئەم جۆرە نەبوو کە ئێمە باسیەکەی سێ جار لە پرۆسەی زەواجا فەشەلیە نابوو لانی لە دەستگیران ناریە بەهۆی ڕزیلیوانی یەکێک لە شتەکانی لە سەرچنار گوڵەبڕۆژەی کڕی بۆمانە و کاتار سەرچنارە بوو لە سەرچنار گوڵەبڕۆژەی کڕی بوو گوڵەبڕۆژەی خوارد بوو خێزانەکەشی ویستبووی تۆ زێ ڕۆمانسی بێ لەگەڵ یاوانە خۆڵی کردبوو لە خەڵکی فلان ئەی بۆ من بابە تۆ خۆشت بۆ خۆت لولێ بکڕەوتاوت بۆ من چییە ئێخۆمە ڕێک فۆرمە ئەوروپیەکەی ینی دەردی بەشێک لە ڤۆکس پۆپەکان وتیان بەڵام ئاواش نامعقولە بەڕاستیوە نیە لەگەڵ تانام و لەگەڵشتانانیم ناتوانین ئێمە بڵین هەموو ئەوروپا خێزانەکان پێکەوە نەک هەمویان بەڵام توانین بڵین 16 باش ئەگەر هاناخانیان ینی تووشی لەم جۆرانە بن ئەو لە 16شی ڕێگوەک و کوردستانی لێ و ڕیسەکەمانە بێتەوە بەخری دو قسم بۆ بکە من دەروونەڵێم پەیوەندیەکانە بێ بۆ خۆشەویستی بێ بۆ ڕێزگرتن بێ بۆین کاتێک یەکێکمان دڵمان ناخۆشە بێ بێتاقە دەبین هەستەکەین زەرمەند بووین لەو پرۆسە و لەو دانیشتن لەو گفتوگۆ لەو خواردنی کە پێکەوە خواردمانە ئیتر هیچ قیمەت و بەهایەک نامێنێ بۆ ئیشەکە بۆ ئەو خواردنە بۆ ئەو دانیشتنی کە پێکەوە گرتنەوە بۆیە بێ ئاگامان لەوە بێ هەم خۆمم خۆش بێ هەم تۆم خۆش بێ خۆمم خۆش بێ لەوەی کە بزانم بە قەدەر گیرفانی خۆم مامەڵە بکەم و بزانم چی لە گیرفان مایە وا مامەڵە بکەم و ئەویشم خۆش بێ بۆ ئەم پەیوەندی بەردەوام بێ چکە ئێمە بەم هەنگاوە لە جیاتیوە پەیوەندیەکان باش بکەین پەیوەندیەکان دوورەخەین دەسەکان
کاتەکانە خۆش بێ جا زۆر باسەکەم من پێم خۆشە ئەو بە پلان بێ ئەو پارەدانە ینی هەیە جاری وە سێ برادر ئەبینن ڕەفیقی چوارەمیان لە حاڵەتێکی تنگانەدایە هەرسێکیان بڕیاردن کاکە ئەمڕۆ فلان کەس داوەتەکەین ئەبێ بە پلان بەس من حەز ناکەم ببێت بە کولتور ئەو شتە ینی نەمێنێ وەکو کولتور نەمێنێ پارەدان لە جاتێک دا بەشکرێ بەڵێ بەڵام دەکرێت حاڵەت هەیە شازێ مەسەن برادێک خەم مشکلەیەکی هەیە ئەتوانین سێ برادر بەیەکەوە کۆبن ئەمڕۆ ئەمە ئەبێ ئەبین بۆ ڕێستوران ئەبین بۆ کافتریا شتەکەی ئەدەین ئەمە بە پلان بەبێت لە وڵاتی ئەوڕۆپاژە ئەو شتە هەیە باوە ڕاستە دەسەکانتان خۆش بێ لە کۆتاییە پێما بێ جۆمان لە زۆر چیرۆک بوو جۆمان لە زۆر تەنز بوو جۆمان لە زۆر واقع بوو جۆمان لە ڕۆزانستیەکەی ئەم دیاردێش بوو کە ئێمە ئەمانەیە ئیدانەی بکەین لە کوردستان و ئیتر بەرەونەمان بچێ تکایە بۆ منووسن بۆ کەس لە میوهانانە و بۆ هیچ بەڕێزێکی منووسن کە پشگیری ئەم جۆرە بەرنامانەکە کە پشگیری ئەم جۆرە نەمانی دیارداناکە دیاردە و گەندەڵی تەنها گەندەڵی سیاسی نییە لە وڵاتە تەنها بێمەعاشی نییە 100 جار و 1000 جار ئەیڵێمەوە کە ڕەوا و مافی هەریەکێکە کە داوای موچە بکە کە داوای خزمەتگوزاری باشکە کە داوای جادەی باشکاتە کە داوای شاری باشکە و سەوزایی باشکە بەڵام ئەبێ ئەم دیوانی ژیانیشمان بیر نەچێت خۆشبەختانە میدیا لە کوردستانە زۆرە بەشێکی زۆری هەرە میدیاکان ڕویان لەم دیاردانەیە و ئیشەڵا کاریگەری و ئەنجامیە بێت و ئایندەی کوردستان لە سەردەستی کۆمەڵێ سیاسی و پیاوی باش بەرەو ئەقارێکی باشە ڕوا و ئەوە هیوای هەمومانە لە هەر حیزب و کەسولایەنێکە بەڵام ئەم دیوە کۆمەڵایەتیانە یعنی بەپی کەسانی ڕۆشنبیر بەپی کەسانێک کە تەجروبەی ژیانیان هەیە تەجروبەی ژیانکردن و زانستی ژیانکردنیانەیە ئەم دیوانە لە سیاسی مهمترە من هەمیشە ئاڵێم ڕەنگە 10 ساڵی تر لە کوردستانە کێشە و مەشاکی لە سیاسی و گەندەڵەکان نەمێنێ بەڵام ئەم دیاردانەمان چارەسەر نەکرد بێ ئەگەر لیدەرێک و ڕابەرێکی باشیش ڕابەرایەتی کوردستان بکە بەڵام ڕابەرایەتی کۆمەڵگەیەکە کە سەدان دیاردەی ئاوا بچووکی جارێک چارەسەر نەکردووە و هەندێک لە هاوڵاتیەکانی پیان وایە ئەم دیاردانە ئەیبەیە ئەگەر وا بکەیت بۆیە من لە خۆمەوە دەست پێەکەم و ئێوەش سوکە بەڵێنێکتانە لە بەرنامەکەەوە تکایە ئەوە خۆشەویستی نییە کە من لە چاخانەیەک لە ڕێستۆرانتێک لە کافیەک لە چێشخانەیەک نانە خۆم تۆ بەبێ پرسی من یا بە پرسی من هاوڕێمی ئەمناسییان نامناسی پارە بۆ منەی سوپاست ناکەم من سوپاس دەکەم ئەگەربی ڕوویێک بە ڕوویەکی خۆشەوە سلااوێکم لێ بکەی ئەوە هەموو پارەکە هێنێ بەلەوە سوپاسە ناکەم و پێشی نازانم و بیریشم نامێنێت تۆچی پارە بۆ منناو بە هەمان شێوە منیش بە هاوڕێکان مەڵێم ئەگەر بۆنەیەکی تایبەت و دیاریکرااو نەبێ هیچ پێویست ناکە من پاری تۆ بم زۆر جوانترە ئەگەر بۆنەیەکە بوو من تەلەفۆنم بۆ کاک بیلال کاک بۆتان هەناخان کرد وتم ئەوە من ئیشێکی تازەم دەستکەوتووە ئەم نیۆڕێ داوەتی منن ئەمە بە من باسێکی ترە بەڵام من بە سوودفە 15,000 پێ 10,000 پێ 6,000 پێ لە چێشخانەیەکی شعبی لە شاری سلەیمانی و هەولێر نانەخۆم سوودفە تۆی بە سەرمایە بێ پارەکە و بۆ بەمیانانەکە لە منەکەی بە قوزەڵقورت و بۆم ناخورێ بەڕاستی هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم ئەم دیاردێ لەم بەرنامەیە دەستی پێ بکەین بۆی کە چوین پارەمان نابینێن بەرنامەیەمان بکرێتەوە و بەرەو دیوێکی باشی بەرین و ئەم دیاردەیە بەرەو نەمان بچێت کاتێکی خۆش باسی